ئێمە وەکو ڕێکخراوی ئاشتی و ئازادی هەڵساوین بە ئامادەکردنی راپۆرتی پێشەلکاریەکانی دژی ئازادی ڕادەربڕین کە لە یەکێکی 2019 تاکو 30 2011 ئەوەی کە توانیمانە تۆماری بکەین 83 پێشێلکاریە کە لە کۆی 83 پێشێلکاری 151 کەس وەکو کەس تێدا پێشەلکاری دژی ئەنجام درراوە بێزگە لە دەستگای ڕاگەیاندن و بێزگە لە ئەو با بڵین شوێنانەی کە وەکو کەس ئیساب ناکرێت و بەپێی شارەکان ئێمە شارەکانی هەولێر و دهۆک و سلێمانی و کەرکک کە تایدا زۆرترین ڕێژە لە شاری سلێمانی تۆمار کراوە لەو 83 کەیسە و بە هەمان شێوە ئەو ڕێژەیە کە تێیدا مەسەن زۆرترین ڕێژەی ئەو کەسانە چێ بوون چ بەشێکن ئەمان ڕۆژنامەنووسن کە 110 ڕۆژنامەنووس پێشەلکاری بەرامبەر ئەنجام درراوە و زۆرترین ڕێژەی پێشەلکاریەکان بەرامبەر ڕەگەزی نێر بووە کە 140 کەس لەم 150 کەسە نێر بوون تەنها 11 ئافرەت بوون و ئێمە لە ڕێکخراوی ئاشتی و ئازادی پۆڵینمان کردەوە بۆ ئەوەی کە ئەوانەی پێشەلکاری ئەنجام دەدەن چ لایەنێکە لایەنی حکومیمان هەیە و لایەنی با بڵین لەژێر سەرپەرشتیکردنی حکوومەتەوەن و ئەو لایەنانەی کە سەر بە حکوومەت نین ئێمان لە ڕێکخراوی ئاشتی و ئازادی کۆمەڵێک پێشنیارمان هەیە بۆ ئەوەی کە دەسەڵات بتوانێت سوود لە پێشنیارەکانی ئێمە وەرگێ جێبەجێکردنی یاساکانی کاری ڕۆژنامەوانی وەکو خۆی بەکارهێنانی یاخود وەکو وەسیلەیە کە دێن یاسای خراپ بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیەکان لە جێگەی یاساییتر بەکاردێنن و بە هەمان شێوە نەدانی ڕۆژنامەنووس بە دادگاکان لە ڕێگەی یاسای ڕۆژنامەگەری عراقیەوە و هیوادارین بتوانین کە لە ساڵی داهاتوش بە هەمان شێوە پێشەلکاریەکان تۆمار بکەین. زۆرترین پێشەلکاریەکان لە شاری سلێمانی بوو لە کۆی 83 پێشەلکاری 40 پێشەلکاری لە شاری سلێمانیدا بوو.